سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێربێن بۆ وانەیەکی نوێ لە کورسی نێتوەرک پلس لەم وانەیە باسی دەستەواژەی هۆست دەکەین. بۆچی ئێمە لە نێتوەرک بە ئامێرێک دەڵێین ئەمە هۆستە. زۆر باسانی باکورتەیەک لەسەر هۆست بخوێنین بە شێوازێکی پێناسەکراو. هۆست لە تۆردا ئاماژەیە بۆ هەر ئامێرێک کە بەستراوتەوە بە تۆڕێک و ناونیشانی IP هەبێت. کاتە ئێمە کاتێک راوتەرەکەمان IPێک دەدا بە کۆمپیوتەرێک یاخود بە ئایپاتێک بە موبایلێک ئەم ئامێرە دەبێتە هۆست. پاشە ئەمە دەتوانێت ئامێرەکانی وەک کۆمپیوتەر و سێرڤەر و موبایلە زیرەکەکان یان تەنانەت پرێنتەریش بگرێتەوە. بۆ نمونە پرێنتەرەکان ئەوانەی کە خاصیەتی وایفایان هەیە یاخود بە کێبڵی لانەوە ڕەبت دەکرێن تاکو ڕەبتی ئینتەرنێت بکرێن یاخود ڕەبتی ئامێرەکانی تر بن. کاتێک ئەم پرێنتەرە IP وەرگرت ئەم پرێنتەرە دەبێتە هۆست. لاپتۆپەکان دەبنە هۆست. کەواتە فیکرەکە لێرە چییە؟ هەر ئامێرێک IP وەرگرت خزمەتگوزاری وەرگرت لە ئینتەرنێت جا وەرگرتنی ئینتەرنێت بێت یاخود ناردنی زانیاری بێت لەم حاڵەتە ئەم ئامێرە دەبێتە هۆست. لە بنەڕەتدا هەر شتێک کە توانای ناردن یاخود وەرگرتنی زانیاری هەبێت لە ڕێگای تۆڕەوە. لە چوارچێوەی TCP/IP دا هۆست ئامێرێکی تۆڕە کە دەتوانێت پەیوەندی بکات لە سەرانسەری تۆڕەکەدا بە بەکارهێنانی ناونیشانی IP. کاتێک ئەو ئامێرە IP وەرگرت IP ئەدرێسی وەرگرت بووە بەشێک لە تۆڕ دەتوانێت پەیوەندی بکات و هەروەها پەیوەندی وەربگرێت لە تۆڕەکەدا. باشە با ئێستا دەست پێ بکەین بە گرنگترین خاڵەکانی هۆست کە لە تاقیکردنەوە دێتەوە یاخود ئەوەیە کە خۆمان بیزانین تاکو زیاتر لە مەفهومی هۆست تێبگەین لە نێتوەرک مانای چییە. لێرە ئەوەی پێویستە بیزانیت دەربارەی هۆست بۆ تاقیکردنەوەی نێتوەرک پلس. یەکەم دەست پێ دەکەین بە پێناسەی هۆست تاکو ئێمە لە هۆست بزانین کە پێناسەکەی چییە مانای چییە. هەر ئامێرێک کە بەستراوەتەوە بە تۆڕێک کە IP و ناونیشانی هەبێت. بۆ نمونە کۆمپیوتەر، سێرڤەر، موبایلە زیرەکەکان، پرێنتەرەکان و ئامێرەکانی تر کە توانای ناردن و وەرگرتنی زانیاریان هەبێت لە ڕێگای تۆڕەوە. لەوەی تێگەیشتین کە هەر ئامێرێک IP هەبێت دەبێتە هۆست. باشە دووەم ڕۆڵی هۆست لە تۆڕ چییە؟ هۆست لەوانەیە ببێتە سەرچاوە یان شوێنی مەبەستی داتاکە. کەواتە یان سەرچاوەیە خۆی زانیاری دەداتە ئامێرەکانی تر یان ئەوەیە دەبێتە شوێنی مەبەستی داتاکەم. باشە یعنی بۆ نمونە تۆ کە پرێنتەرت هەیە کاتێک دەتەوێت شتێک پرێنت بکەیت تۆ بۆی دەنێری و هەروەها کاتێک کۆمپیوتەرێک IP وەردەگرێت دەیەوێت شتێک بنێرێت بۆ کۆمپیوتەرەکەی دیکە کۆمپیوتەرەکەی دیکە دەبێتە سەرچاوەکەی ویش کەزانێت. کەواتە هەر ئامێرێک IP وەرگرت توانای ناردن و وەرگرتنی داتای هەبێت دەبێتە هۆست. سێم IP ئەدرێس ئەوەی کە ئایمە دەڵێن هەر ئامێرێک IP وەربگرێت با بزانین IPەکە چییە بە شێوازێکی زۆر کورت. هۆست پێویستی بە IP ئەدرێس هەیە بۆ ئەوەی لە تۆڕێکدا بناسرێتەوە. دوو جۆری سەرەکی IP ئەدرێسمان هەیە. طبعاً IP ئەدرێس version 4 IP ئەدرێس version 6. باوترین فۆرماتە IPv4 کە لە 4 کۆمەڵی ژمارە پێک دێت. زۆر ئێمە ئەو ئایپیانەمان دیکە کە لە 1992ەوە دەست پێ دەکات یاخود لە 1970ەوە دەست پێ دەکات هەندێک جار 128 IP version 4 ژمارەی زۆرە واروەها باوترین فۆرماتە کە ڕاوتەرەکان بەکاری دەهێنێت و هەروەها زۆرترین سیستەمی لە نێتوەرکیش کەزالێت بەپێی شوێنەکە IP version 4 بەکاردێت. IP version 6مان هەیە کە فۆرماتێکی درێژتری ناونیشانە کە بۆ پشتگیریکردنی ئامێری زیاتر لە 100 تۆڕەکە داڕێژراوە. گرنگ چیە لە IP ئەدرێس بیزانیت؟ هەرچەندە بابەتەکەمان لەسەر IP ئەدرێس نییە بەڵام کاتێک ئێمە دڵێن هەر ئامێرێک IP وەربگرێ دەبێتە هۆست دەبێت بزانین کە IPەکە چییە. بە کورتی IPەکە ژمارەیەکە لە ڕاوتەر وەردەگرێت تاکو بتوانێت بەشداری بکات لە ئینتەرنێت و تۆڕەکە. سکەستە بۆ نمونە ئەو لاپتۆپەی تۆ ئەگەر بتەوێ سود وەربگرێت لە ئینتەرنێتەکە دەبێت بچێ ناو جێی وایفای
ڕاستەوخۆ کۆنێکت بە ڕاوتەرەکە بکەیت. ڕاوتەرەکە سەرەتا چ دەکا؟ ژمارە دەداتێ. ژمارە دەداتە لاپتۆپەکە. باشە ئەوەیە کە پێویستە بیزانیت. کاتێکە توش ژمارەکەت وەرگرت ئاتوو دەبی بە هۆست بەرامبەر ڕاوتەرەکە. با بێنە سەر جۆرەکانی هۆست. ئامێرە جۆرا و جۆرەکانی تێدایە وەکو وەرکستیشن کە پێی دەڵێن وێزگەی کارکردن و هەروەها کۆمپیوتەری بەکارهێنەر و سێرڤەرەکان کە گوتمە سێرڤەرەکان پێشکەشکردنی خزمەتگوزاریە وەکو هەڵگرتنی داتا یاخود ببێتە داتابەیسێکی گەورە. پێنجەم هۆست بەرامبەر بە ئامێرەکانی تری تۆڕدا. ئەوەیان زۆر گرنگە دەبێت گرنگی پێ بدەن. هۆستەکان جیاوازن لە ئامێرەکانی تری ناوتۆڕەکە وەکو ڕاوتەر و سویچەکان کە ڕۆیشتنی داتاکان ئاسان دەکەن بەڵام خۆیان هۆست نین چونکە سەرچاوەیان نییە یان داتای ڕاستەوخۆ وەرناگرن. ئەوان تەنها دەیگوازنەوە لە نێوان هۆستەکاندا. یعنی کاتێک دەڵێن ڕاوتەر هۆست نییە هەرچەندە ڕاوتەر خۆی آیپیدا بەش دەکا و سیستەمی تێدایە و ڕاستیەکەی پرۆتۆکۆڵی زۆری تێدایە. ئینشاءڵڵا لە CCNA کە باسی لێوە دەکەین. ڕاوتەر زۆر گرنگە لە نێتوەرک بەڵام سێڕایەوەی کە گرنگە خۆی هۆست نییە. و هەروەها سویچ کەزالک ئامێری سویچەکان ئەوانیش ئامێری گرنگن و زۆر کاری سوود دەکەن بەڵام بۆ دەڵێن ئەوان هۆست نین چونکە زۆر بە کورتی زانیاری وەرناگرن و زانیاری نادەن بەڵکو ئەوان تەنها دەیگوازنەوە لە نێوان هۆستەکان. ینی بۆ نمونە سویچ کە وێنەکەی دیارە لە خوارەوە ئەو سویچە دەتوانی بڵێ وەکو ئامێرێکی گواستنەوە کار دەکات تەنها چکە پۆرتی زۆرە. کاتێک من دەمەوێت پەیوەندی بەو بکەم لە ڕێگای ئامێری سویچەوە کۆنێکتەکەم دەڕوا بۆ لاپتۆپەکەی تر یاخود بۆ کۆمپیوتەرەکەی تر. یعنی کەواتە ئامێرێک نییە وەکو مەسەڵەن بۆ نمونە موبایلێک کە توانای وەرگرتن و ناردنی داتای هەبێت یاخود داتا وەربگرێت بۆ خۆی. ئەوەی لێرە گرنگە بیزانێ هۆست دوو شت ناگرتەوە، ڕاوتەر ناگرتەوە و هەروەها سویچ ناگرتەوە. شتێک هەیە کە دەبێت بیزانین هەر بۆ زانیاری خۆمان و هەروەها بۆ تاقیکردنەوەش زاراوەی مێژوویی یعنی پێشتر پێش ئەوەی ئێمە بڵێن هۆست چ شتێک بەکاردەهات. لە ڕووی مێژوویەوە کۆمپیوتەرەکان پێیان دەگوترا مینفرێم نەک هۆست. ئامێرەکانی تر پێیان ئەوت دەمپ تێرمینەڵز تێرمیناڵی گێل. ئەم مێژووە بەکارهێنانی بەرفەرەوانی ئەو زاراوەیە لەم ڕۆدا ڕوون دەکاتەوە. باشە خۆشەویستان کەواتە ئێمە لێرە تێگەیشتین هۆست مانای چییە؟ هەر ئامێرێک لە ناو تۆڕدا آیپی وەرگرت و بووە بەشێک لە تۆڕەکە دەبێتە هۆست. بەڵام ڕاوتەر و سویچەکان هۆست نین چونکە ئەوان داتا وەرناگرن و داتا پەخش ناکەن. ئەوان تەنها گواستنەوەی ئینتەرنێتە. ئەو شتە زۆر گرنگە کە بیزانن. و هەروەها پێشتر بە هۆست دەگوترا لە مێژووی پێشووتر لە نێتوەرک پێی دەوترا مینفرێم. بەڵام ئامێرەکانی تر کاتێک بەشدار نەبن لە تۆڕەکە یاخود گێل بوون پێیان دەگوترا دەمپ تێرمینەڵ. ئەویان گرنگە بیزانن. و هەروەها لە سەرەتاوە گوتمان هەر ئامێرێک آیپی وەرگرت دەبێتە هۆست. ئیمڕۆ باسی ئەو دەستەواژەیەمان کرد لە نێتوەرکدا هیوادارم سوتان لێ وەرگرتە بێت. کەواتە تاکو ئێستا ئێمە باسی ئامێری وەرکستیشنمان کرد و هەروەها باسی سێرڤەرمان کرد. لەم ڤیدۆیەش باسی هۆستمان کرد تاکو بتوانین لە دوای ئەم سێ دەستەواژەیە بچینە سەر بابەتی دیکە هەر لە ناو بەشی یەکەمی نێتوەرک. هیوادارم سوتان لەم وانەیە بینی بێت. تاکوانەیەکی تر خوداتان لەگەڵ.